خۆشەویستان لە تۆریەکەمماندا باس لە زەردووی لە منداڵدا دەکەین باس لە مەترسیەکانی توشبوون بە زەردووی دواخستنی چارەسەری هەروەها هۆکارەکانی توشبوون بە زەردووی نیشانەکانی چی نەمەچون زەردووی لە منداڵدا بناسینەوە لە ئەگەری چارەسەر نەکردنی چ گرفت و چ کێشەیەک بۆ منداڵ دروست دەکات تا چه حەدێک یاخود تا چه ڕادەیەک زەردووی شتێکی ئاساییە ئەو مناڵانی کە لە دایک دەبن و ڕاستەخۆم حاڵەتیان لەگەڵدایمە هۆکارەکەی چی و بێگومان باس لە هەموو بابەتێکی پێوەست بە زەردووی دەکەم لەگەڵ دکتۆر کۆچەر ڕۆمەر پسپۆری نەخۆشەکانی مناڵان کە ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە دکتۆریا بەخێراتی سپاس بۆی لەگەڵێمە ئامادەی دکتۆرەکەم جا بێمە بڵێ هۆکاری دروستبوونی زەردووی لە ڕێی زانستی پزیشکیەوە چییە؟ بەڵێ بەنای خۆی بەخشندە میرەوان سڵاو لە جەناب و لە بینەرە بەڕێزەکانیش زەردووی یەکێکە لەو نەخۆشە بە بڵاوانی کە تایبەتە بە دەرەجەیەک بە مناڵانی تازە لەدایک بوو ئەتوانین بڵین تقریبن لە 150 مناڵان کە تازە لەدایکە بن تووشی ئەم حاڵەتە یاخود ئەم نەخۆشیە بن بەگشتی زەردووی ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵێک هۆکار بەڵام ئەوەی کە زۆر شایعە یاخو بڵین زۆر دیارە هۆکارە سەرەکیەکە بریتێ لە تێکشکانی ئەو خڕۆکە سوورانی کە لە پاش لە دایکبوونی مناڵەکە کە ئێمە دوو جۆر گروپی خڕۆکەی سوورمان هەیە لە مناڵەکەویش جۆری ئەلفا و گامایە جۆری گاماکەی وردە و دە تێگەشکی و جێگیرێتەوە بە جۆری بێتەوە تەبێت بە ئەلفا و بێتە کامە جۆری کەسی ئاسایی کەسی گەورە ئەم دوو جۆرە گروپەیە بۆیە لە کاتی تێکشانی ئەم خڕۆکانەیە یەکێ لە پێکاتەکانی خڕۆکەی سوور بریتێ لە مادەی بیلیروبین ئەم مادەی بیلیروبینە لە کاتی تێکشکانی خڕۆکەکانە وردە بڵاو بێتەوە لەناو سووری خوێنە و ئەو ڕەنگە زەردە ئەبەخشە بە پێست و سپێنی چای مناڵە بۆیە ئەمە یەکێکە لە هۆکار هەر دیارەکان لە نێو مناڵانە کە تووشی زەردوی تاوان هەڵبەت هۆکاری تریشێ بەس ئەمە هۆکاری سەرکیە بۆ دروستبوون بە زەردوی لە مناڵانە باش باسییانە حاڵەتەکەین ئێستا بێکەوە کە ئەشێت ئەگەری توشبوون بە زەردووی زیاد بکات باستەوە دەکرێت ئەو منداڵانی پێشوادەی خۆیان لە دایک دەبن ئەمە هیچ دروستیەکی هەیە؟ بەڵێ بە دڵنیاییەوە دوو هۆکار با بڵین دوو فاکتەر هەن کە کاریگەری سلبی زیاتر لەسەر مناڵ بەجێڵێ لە کاتی زەردویە یەکیان نەبەکامیە واتەگە مناڵەکە لە کاتی خۆی لە دایک نەبێ لەم حاڵەتەیە بەدڵنیایەوە چانسیان زیاترە وەکو چۆن پێشتر عەرزم کردی کە لە 150 مناڵان تووشێمە بن بەڵام ئەگەم مناڵەکە نەبەکام بێ ئەم 50 بەرزبێت بۆ لە 180 واتە لە 180 چانسانێک کە تووشی زەردووی بن یەکەم دووەمیش ڕێژی زەردووی لەمانە عادەتەن درێژتریش ماوەکەشی زۆرترە و هەندێجار تونتریشە بۆ حکومی کە کێشی مناڵەکە کەمترە بۆیە ڕەنگە گرفتی زیاتر بۆ مناڵەکە دروست کاوکلۆی کە مناڵێکی کامل بێ بۆیە عادەتەنەوانی کە نەبەکامن لە ڕووی چارەسەرەوە پێویستیان با بڵین بە مراقەبە و بە فۆلۆئۆپ یاخود بە متابعی زیاتر هەیە بۆی کە مناڵەکە لە مەترسی کاریگەری نەرێنەکانی ئەم نەخۆشیە بپارێزێ بە تایبەتی ئەو جۆرانە کە ڕێژیان بەرزترێ بێتەوە کاریگەری لەسەر مناڵەکە بەجێڵ بگومان دکتۆر تۆزێکی کە ئێمە سەر ئەوەی کە چۆن بناسرێتەوە بەڵام باباسی ئەو بکەم لە پاڵەوەی کە منداڵەکە زووتر لە دایک بێ ئەو دایکانی کە منداڵ کە تەمەنێکی کەمیان هەیە خۆیان هەروەها بە شێوازێکی سەخت منداڵیان دەبێ ئەمە ئەگەری توشبوون بە زەردووی لە مناڵەکەدا زیاتر دەکات ئەلبەتە ئێمە قاعدەیەکمانە وەکو عەرزم کردی ئێمە ئەسلی هەمیشە کە باسی ئەسلی نەخۆشەکەکەین بۆ دەرەکەوێت کە هۆکارەکانی پشتی چیە ئێمە کاتێکەڵین کە لە پاش لە دایک بوون ئەو گروپە خڕۆکە سووری کە جۆری دڵتایە ئەگۆڕێ بە جۆری بێتە دوجار هەر کاتێک مناڵەکە ڕێژەی دڵتای زۆرتر بێ کاریگەری زەردوویەکی زیاتر بێ بۆ لەبەروی ڕێژێکی زیاتر خڕۆکە تێکەشکێ بۆیە ئەڵین لە بەکامە هەم چانسەکەی زۆرترە و هەمیش ڕێژەکەی بەرزترە زۆر جارە مەتەبەن زۆربەی کاتەکان ئاتەن تۆ ستاندەر نییە بڵێ ئیلام شتە ڕۆیە لەبەرەوە بوونی فشاری خوێن لە دایکەکە مەسەن بوونی کۆمەڵک نەخۆشی کە تایبەتە بە خودی دایکەکە یان ناڵەکە دایکە تەمەنی گەنجتر بێ زۆربان ئەوانە فاکتەرێکی ڕاستەخۆنین بووی کە کاریگەری لەسەر مناڵەکە دروستکە بۆ زەردووی بۆیە ئەوەی گرنگە کە نەبەکام بێ ئەوەنە گرنگ نیە دایکی تەمەنی چەنە بۆیە نەبەکامیەکە کاریگەری زیاتر بەجێڵێ یاخود لە حاڵتێکە ئیلا مەسەرەن مناڵەکە وشکبوونیکی زۆری هەبێ کە لە دایکە بێ مەسەر مناڵمانەی پێڵەن ئای و جیار ئەمانی کە بچووکترن لە تەمەنی خۆیان ئەمانە فیعلەن کە هۆکاری ڕێیسی دایکیانە بە دەرەجێت ئەمانە هۆکارێکە کە ڕەنگە مناڵەکە زەردووەکەی بەرزتر بێت لە مناڵێکی ئاسایی زۆر باشە دکتۆر بۆ ماوەی هەروەها ئەو شیری کە دایک بە منداڵ دێداوەتە شیری دایک کە بە منداڵ دەدرێت ئەمانە چ پەیوەندیەکیان هەیە بە توشبوون بە زەردووی لە منداڵەکەدا بەڵێ هەڵبەت
ئەگەر وەکو تەصنیفێک جارە باسی کەم ئێمە دوو جۆر زەردووی سەرەکیمان هەیە جۆریکیان فسیۆلۆژیە داهاتە نەخۆشی نییە و زۆربەی مناڵیش هەر ئەم جۆرەیان هەیە و جۆریکیان پاثۆلۆژیە ئەمان نەخۆشی گرنگ ئەوەیە دکتۆر ئەم دوو حاڵتە لێک جاکاتەوە پێشەوەی کە کار لە کارترازێ زۆرینی زۆریان ئەوەی کە نیشانەکانیان چۆنە بۆی بۆ بەرچاوی جەناب و بینەرانیش ڕوون بێ هەر کاتێک کە زەردوویەکە لە 24 ساعتی یەکەمان ڕوویە دایکەکە هەستی کرد کە زەردووی هەیە 24 کاتژمێری یەکەم ستاندەردە لە 24 کاتژمێری یەکەمە زەردووی دروست بوو ئەمە نەخۆشیە هیچ مەجای تیانە بەڵێ لە دوای دوو هەفتەش ئەگە زەردووی دەستی پێکرد بە هەمان شێوە نەخۆشیە کاتە چی ئەمێنێتەوە لە دووەم ڕۆژەوە تا چواردەم ڕۆژ لە 2 بۆ 14 فسیۆلۆژی زۆربەی زۆریان چۆن ینی شتێکی سروشتیە زۆر کێشە دروست ناکات ئەبێتە سەهۆکارەکە چی وەکو عەرزم کردی شیبوونەوەی خڕۆکە سوورەکانی جۆری بێتایە جێگیرێتەوە بە گروپێکی تر یعنی عملیەکی کارێکی گۆڕانکاریکی کار ئەندامی جسم خۆیت یعنی هیچ پێنی بە نەخۆشیۆ نیە بەڵام دوجار بلیروبین بەرزە بێتەوە کە یەکێکە لە پێکاتەکانی خڕۆکە سوورە تێکشکێنراوەکان وابێتە هۆی بەرزبوونەوەی ڕێژی زەردووی لە مناڵەکە چکە بیلیروبین خۆی ئەو ڕەنگە زەردەدا بە پێست و بە سپێنەی چاو لەم حاڵەتە ئێمە چیمان هەیە طبعا نظامێکمان هەیە کە پێوتێ هێڵت ڤیزیت چایلد هێڵت ڤیزیت ئەمە چیمان پێڵێ لە سیستمی سەردانی تەندروستی مناڵە هەڵە کە لە دایک بوو لە ماوەی 24 بۆ 72 کاتژمێرە پێویستە مناڵ لەلایەن پزیشکی پسپۆرەوە متابعە بکری فەرست ویک بە تایبەتی هەفتەی یەکەم ئەبێ مناڵ ببیندێتەوە لە هەر شوێنە لە دایکە بێ ئەبێ سەردانی دکتۆر بکاتەوە ئیتر لە نەخۆشانە ئەچێتەوە لە کلینیکێتەوە کێشە نیمەیمە دکتۆر ببینێتەوە و پاشانە ئەم بینینە بۆ چییە؟ طبعا زۆر کەسە لە کوڕەکە کە عیبی چێ مناڵەکە لە دایک بوو کێشەی چێ جاری وایە زەردووی هەیە یعنی نەخۆش هاتۆتە ناو خەستەخانە هاتۆتە کلینی ئاوا سێرم کوتمە مناڵە زەردووی زۆر زۆرە بۆ وا درەنگ هێناوتانە مەسەن لە شەشەم ڕۆژیان ناوێنە وەڵات نەمانزانیەوە بۆ نمونە ئێمە زانین کە زەردە بەس جارێ دایک واکە خوا نەسی پێ ناکەن مناڵەکە ئەسمەرە مەسەن ڕەنگی سوورپێستە بۆیە ڕژی زەردووەکە زۆر پێوی دەرناکرێت بەڵام بۆ حکمی کە پزیشک ئەزمموی زیاترە زۆرتر حاڵتەکان نەبینێ ئەزانێت تەسەور کە مناڵ هاتووە لە شەشەم ڕۆژە بۆ ڕژی زەردووەکەی 20 بووە پیان نەزانیەوە تو ئەبێ دڵنیای ئەورێ ئەوە بی حاڵ ئەگەر کارەساتێک بەسە مناڵەکە ڕووبات مەجای گەڕانەوەی تیانە بەداخەوە چکە مۆزوعی زەردوی هی ئەوەی مامەڵێکی سوعبەتانی لەگەڵا بکەیت چکە کارەسات بەجێڵە بە دوای خەودوای ئەنجامە خراپەکانی عەرزەکە بۆی هەفتە یەکەم دایک و باوک پێویستە مناڵەکەی بێنێ بۆی کە دکتۆر ئەمەی بۆ جاکاتەوە متابعەی زەردویکردن پەیوەندی بۆ نیە کە تۆ مناڵەکە زەردەیاننا هەر حاڵتێکی بێ باشترە پزیشک ڕێژەکەی دیاری کات نابێ احتیمال خاتە سەر چاوی خۆش ئەو ڕۆژێک کە تۆ باسەکەی ئاماژەش بۆ کرد کە لە سایە پەنجەی مناڵان کە لە دایکە بن ئەم حاڵەتیان هەیە لە چ ڕێژەیەکدا زەردووی لە منداڵدا سروشتیە ئەکرێت چارەسەر بکرێ ئەکرێت کێشەیەک بۆ منداڵەکە دروست نەکات زۆربیان ئێمە بەعام باسی مناڵی کامڵەکەین نەبەکام دوای بەجا باسیەکەین زۆربەی ئەو مناڵانی کە کامڵن یعنی لە سەر و 2 کیلۆ و 3 کیلۆن ئەمانە وەکو حاڵتە فسیۆلۆژیەکە وەکو حاڵەتە سروشتەکە لە دوم ڕۆژە کە زەروی دەست پێکات تا حوتەم ڕۆژ هەشتم ڕۆژ ئەگاتە لووتکە و ئیتر دایکێت ئەو خوارەوە کێشەی نیە هەر ئەو نێ نیسبەتەکە ئەگاتە 10 بۆ 12 13 لەو زیاتر برز نابێتەوە ناگاتە سەر و 15 چکە بگاتە سەر و 15 ڕێژەی زەردوویەکە ناگاتە سەر و 15 نەخێر زۆربیان بگاتە سەر و 15 داخڵەکرێ لە کەمتر لە 24 کاتژمێرە ڕێژەی بیلیروبینەکە زەردووەکە دائەبەزێ چکە ئەو جۆری کە پێڵن ئیندایرێکت ئەبێ بە دایرێکت و پاشان هێتە دەرەوە لە ڕێی پاشە ڕۆوانەوە بەتاڵە بێتەوە لە مناڵەکە و کاریگەری نامێنێ و ئەو ڕێژەش کە ماوە لە خڕۆکی سروشی ئەبێتەوە زۆر کەم بۆ تۆ لەبەر کاریگەری بەجێ ناڵەیتر بۆیە مناڵەکە سەلامەتە ئاتن لە 24 ساتەڵە زەروەکەی دابەزی و هەندێک جار ئەگەڕێتەوە مەسەن بۆ 24 کاتژمێر دایکە دەریان کەوت لە نەخۆشخان لەگەڵ مناڵەکە زەردووی هەبووە ئێستا هاتۆتەوە ئەڵە دکتۆر مەسەن حەوت بۆ زەردووەکەی هەشت بۆ دەریان کردوم ئێستا هاتوومەتەوە بۆ تۆ بەیانزە ئاسایی ئەم شتەش یعنی گرفتێک نییە کە بەمەرجێ دکتۆر دڵنیا بێت کە لەوێ حاڵتە فسیۆلۆژیەکە کێشەی نیە دوای وردە جایەکە داوەزە زۆر باشە دکتۆر ئێستا ئەو وێنەیەک دێتە سەر شاشە دەمەوێت تەماشای بکەین ئایا بەم ڕێگایە دایک و باوک ئەتوانن ڕێژەی زەردووی لە منداڵا دیاری بکەن یاخۆ بزان مناڵەکەیان زەردووی هەیە یاخودنا ئاها کۆمەڵێک ڕەنگی لە تەنیشت دەموچەوە منداڵەکەەوە داناوە بەڵێ خۆی عەرزم کردی مۆزوعی زەردووی ئەوەندە ئەزمونە ئەوەندە ڕقم نییە لە بەرچاوی کەسی عامە بۆیە ئێستا مەسەرەن دایکێکی بەتەمەنمان هەبێت ننکێکمان هەبێ ئەو زووتر ئەزانێت لە کەسێکی گەنجتر کە مناڵەکە زەردووی چکە مناڵی زۆرتر بینی و بریتێ لە ئەزمون عەرزم کردی فعلا ئێستەوە شتێکی جوانە بە زەردووی ئەگەر دیقەت بی ڕێژەی زەردووەکەی
لەو زەردی هێڵەکانی ناوەڕاست زیاترە کەمترە و لە تەنیش چاوی مناڵەکەەوە ڕەنگێکی سەوزبای بدی زیاتر لەوە نزیکترە. ئەم ڕێژەیە ئەگەر ئاوا بە چاپ سێریکەین لە حدودی 8 بۆ دایە ئەمە گەر اختیبارێکی من لە شاشەکە شۆ ڕقەمەکەی تقریبا ئەزان چەنە بەڵام ئەمە ڕقەمێکی تەقدیریە ناتوانانی بڵێەوە نەخێت. جاری وایە مەسەر تۆ ئەڵێ مناڵە زەدوەکەی دێهێتەوە 12 سیانزێ بەڵام عمومەن ئەوەی کە گرنگە بۆ پزیشک چییە و بۆ دایک و باوک بە دەرەجێ لە هەفتەی یەکەمە مناڵەکەی پزیشکی پسپۆر ببینێ. ئەوە گەورەترین نقطەیە ینی بەمە ڕێ لە 90 زیاتری ئەو حاڵتا گیرێک کە کارەسات ڕوونەدا 95 زیاتریش یعنی زۆر حاڵتەکە سروشتێ و سەلامەترە بووی کە دکتۆرەکە بینی دڵنیانەداتێ و لە پشکینەکانی چارەسەرکەش وەرەگرن. دکتۆر لەگەڵ وێنەی سەر شاشەدا حاڵەتێکی تر هەیە مناڵەکە ئاخرێتە بەر گڵۆپ ئەمە هەڵەیەکی باوە یاخۆت بڵێن شتێکی چەندروست و ڕاستە ئەوان تەوا ئەو عیبینە چکەوە لە نەخۆشخانە و لە ژهۆری نەبەکامە بەڵێ بەس نوعی ترمان هەیە مناڵ فۆتۆی بۆدانن گڵۆپی بۆدانن لە ماڵەوە خۆیان من با یەک جیاوازی نرخەکانیانە پێ بڵێم باز دەو بێنە جارێ ئەمان چی ئەویان چیە ئەو فۆتۆی کە ئێسەدانرا بۆ مناڵ لە ناو شاشایی بینین ئەوە نرخەکەی 4 بۆ 6,000 دلارە واتە 40 بۆ 6 وەرەقە ئەوەی لە ماڵی بە 1000 دینارە یعنی هەر بە فەرقا بێ بزانین ئەمە شتێکە ئەوان شتێکی تر بێگومان ئەمە هەر لە نەخۆشخانە ئەوێنە گیراوە بۆ بێگومان ئەبێت بەڵێ بە دڵنیاییەوە لەبەرەوە دایکان باوکان پێویست ناکات گڵۆپخەنە بەر سەر مناڵەکان هەکەم پلەیەکی گەرمی زۆری هەیە مناڵەکە عزێتە دووەمیش هیچ سوودێ بە مناڵەکە ناگەێت ئەو پلە گەرمی باسە کرد دکتۆر من زۆر جا بیرمە لە مناڵی کە جلی زۆر گەرمم لەبەر کرد دایکمت با گەرمەوە نەبێت تووشی زەردووی ئێماڵن گەرما و سەرما هەنیکیانەڵێ دەسوقاچی ڕوودکەنەوە چەند مناڵ هاتووە بڕوات بێ مەسەلەن تەمەنی 6 ڕۆژ 5 ڕۆژ هاتووە مناڵەکە تووشی پەتا بوو لەبەر خاتیی دەسوقاچیان ڕوودکەوتەوە سنگیان ڕوودکەوتوتیانە با هەوالی بات بۆی زەردوێکی دابەزێ یعنی تۆ مناڵەکە تووشی نەخۆشیێکی بەبێ هۆ بەوەی کە مەسەلەن بۆ چوونێکی هەڵەت هەیە لەسەر زەردووی سەرماوگەرما چ پەیوەندی بە شیبوونی خوڕەکانەوە یعنی کە من عەرزم کردی هۆکارە ئەسڵەکە چییە؟ ئێتی خۆتە بێت تێبگەی کە بە سەرماوگەرما ئەو شت عەمەلیە ناگۆڕێ چکۆ عەمەلیەکە کردارێکە جیسم خۆی ئەو شتە ئاکات ئێتی پەیوەندی بە سەرماگەرماوە چییە؟ ڕەنگە بە پێچوانەوە گەرما و سەرماکە زیاتر ناڕەحەتیکە ئەو گلەی کە پلەی گەرمی سروشتی سیحوتەکەی خۆی بێ تێی لە قسەکەم ڕەنگە کاریگەرەکە خراپتر بێ بە سەرما بە گەرماکە ئەسڵەن نەسارد نەگەرم نابێ مناڵەکە داپۆش بەزەوەی کە گرنگە چییە؟ لە قۆناغی سەرەتاییە بە تایبەتی حوتەم ڕۆژ تا 14 ڕۆژ دوو نقطە گرنگە دایک بیزانێ یەکەم وەکو عەرزم کردی کە پێویستە پزیشکەکە بیبینێتەوە بۆی چێکی زەردوویەکەی ڕێژەکەی بۆکە دوو یەکێک لە هۆکارەکانی زەردووی لە فترەی یەکەمە بە تایبەتی لە 5-6 ڕۆژی یەکەمە بریتە لە چی پێڵم برست میڵ جۆندس برست میڵ جۆندس چۆنە یاخو برست فیدن جۆندس یعنی مناڵەکە کە لە دایکە بێ شیر کەمە خوات دایکەکە شیریان نیە ئەم مناڵە کە شیر کەمە خوات چی بەسەریات دایک مناڵەکە وشکە بێتەوە ئەو ڕێژی بیلروبینی کە لە ناوڕی خۆڵەکانیاتی جارێکە هەڵێم بژێتەوە چ تۆ ناو سووری خوێن پێڵێن ئینتروهیپاتیک سەرکولیشن ئەم حاڵەتە چی ڕۆیە بۆی ئەمەوە مناڵەکە ڕێژی زەردووەکەی بەردام بە بەرزێمێنێتەوە لە بری شیر کەمەخوا دایکەکە خۆی شیری کەمتیایە و هەوڵش نادا شیرەکەی زیادکە بەم حاڵتە چی ڕات زەردووی بە بەرزێمێنێتەوە بەردەوام بەرزتریشەوێتەوە چکە خۆشی خڕۆکە تێگەشکێ بیلروبینی زیادە دروست دەبێ بیلروبینەکەی تریش کە لە ناوڕی خۆڵاتی جاریکە چێتەوە ناو سووری خوێن بۆیە ئەمە پێویستی بەچێ بە شیر خواردنە دایکەکە بێ شیر زۆر با بە مناڵەکی بەس زۆر شیر خواردن دەگەڵ پیساکە وردەودا مادەی بیلروبینەکەی هەتە دەرەوە و زەردووەکە دابەزێت زۆر جا دیقەتەوەمان ناوە کە دایکەکە مەسەرن 2 ڕۆژ مناڵەکە تێرشیرەکات حەوەش دای بێگۆڕێت زەردووەکە عیبی نامێنێ چاکە بێ نوعی ترمان هەیە لە زەردووی بۆی شیری دایکەکەەوە ڕۆیە ئەوان باسی ئەم جۆرە بڵێ ئەمان چۆنە ئەمان ئاتن لە دوای 2 هەفتەوە زۆر بەیان دەرەکەون یاخود درێژترە بێتەوە لە 2 هەفتە نزیکی 20 ڕۆژە بێتەوە ئەمان بۆی شیری دایکەکەەوە وای لێ بەڵێ زەردووەکە بەرزە بێتەوە لەمە ئێمە چیەکەین بۆم حاڵەتە بۆ مای 24 کاتژمێر هەندێک جار تا 40 کاتژمێر ئەم بازنەی کە دروستە بێت لە بینی شیری دایکەکە و جگەری مناڵەکە سووری خوێنە ئەم سرکولیشنە ئەم بازنەیە ئەشکێنی 24 سعات ئەخرێتە سەر شیرێکی فۆرمولە شیرێکی قوتو بەڵام هیچ یەک قەترە لە شیری دایکەکە نادێ بە مناڵەکە لە دوای ئەمە جۆریان تا چارەسەر بۆ 24 کاتژمێر
شیری دایکەکە هەڵە دۆشێ بۆی کە وشک نەکە دوای بچوار کاتژمێرەکە کە ئەو بازنێت تێکشکە زەردوەکە مەسەرەن 4 5 بە یەک لە بچوار کاتژمێرە هێتە خوارێتە سەر 9 8 13 هەر ئەوەنە کە تێکشکە دابەزی ئێتە جاریکە بەرز نابێتەوە دەستی کردەوە بە شیری خۆشی هیچ گرفتی نییە ئێتە بەردام دەسەکاتەوە بەدابەزی 24 کاتژمێرە لە ژێر چاودێری ئێوەیە دایک ئەتوانێت دووبارە شیری خۆی بداتەوە دەست پێکاتەوە هیچ گرفتی ئەسڵ جاریوە هەر ناژێتەوە ئەڵین دوای 24 کاتژمێرەکە دەستکەرەوە بە شیری خۆت و بترسن نەبێ دوای 2 هەفتە مەسەرەن چێکێکرێتەوە جاروە ئەم زەردوی ئەمێنێتەوە مانگونی ئەمێنێتەوە دەودە دابەزە زۆر باشە دکتۆر باسی لە جۆری فیزیۆلۆژی کرد کە ئەمان نەخۆشی نییە نەخێر. بەڵام ئەکرێ ببێ بە نەخۆشی ئەکرێ ئەگەر چاودێری نەکرێ ئەگەر دایک و باوک هەروەها پزیشکی گرنگی بە چارەسەرکردنی نەدرێ ببێ بە نەخۆشی ئەکەوتە سەر ڕێژەی بیلروبینە ئەرزم کردی ئێمە چۆن لە تیشکە کە مناڵێک ئەشیعی لێدە هەر کەسێک ئەشیعی لێدرێ مەسەڵەن ئەشیعەیەکی ئێسکەگری قاچی دەستی سەری ڕێژێکمان نییە سرێشۆڵدێکمان نییە بۆی کە مەسەن بۆ نیسبەتە بڵێن ئەم تیشکەوەنە کەم بێ سەلامەتە ئیلا مەسەرن لەوچە لە کەمترین تیشکیشە ئەو کەسە قابلێتێ بێ هەندێک لە خانەکانی گۆڕە بە خانی سەرەتانی مەوزوعی زەردویش ئاوایە مەسەرن مناڵمان هەیە عموما مەسەرن لەسەر و تا 15 تقریبان سەلامەتە بەڵام هەنێ جار بە پێی وەزی مناڵەکە گەر زیاتر بێ جاروێت تا 20 سەلامەتە بەس تۆ نابێتی ئەتمات خێدە سەرمە جارێ مناڵەکە نەبەکەمە جاری وای کێشتی ماڵەکە کەمە بۆی ئەمانە لەگەڵ بەرزبوونی ڕێژەی بیلیروبینەکە بەرامبەر بە کێشی مناڵەکە مەترسیەکەی زیاترە بێ تا کێش کەمتر بێت سوڕانەوە زیاترە لە زەردوویەکە لە بیلیروبینەکە بۆی ئەمانە گرفتیان چییە بەرزبوونی و ڕێژەی بیلیروبین ئێمە ئەم مادەیە لە خوێنان چۆنە سوورەتەوە بە ئەلبۆمینەوە ئەنووسرێت یەکێک لەو مادانی کە پێوە نووسێ ئەلبۆمینە ڕێژەی ئەلبۆمین لە مناڵە نسبەتێکی دیاری کراوە هەموو کەسێک نسبەتێکی دیاریکراوە لە سووری خوێنە بۆ هەموو سەسیسێک نسبەتێکمان هەیە ئەم ڕێژەی ئەلبۆمینە کە ڕێژەی بیلیروبینەکە زیاتر بوو لە ئەلبۆمینەکە کە پێی نانووسێتر ئەبێ بە مادێکی بیلیروبینی فری لە خوێنە ینی سربەخۆ ئەسوڕەتەوە هیچ مادە هیچ ئەلبۆمینە کەڵی نەگرتووە ئەمە نەگرفتەکە دروستکە کە گەیشتە ئەم خۆناغا تۆ نازانێمەکەی ڕۆیە کە گەیشتە ئەم خۆناغا چی ڕۆیە مادەی بیلیروبینەکە هەیە لەسەر دیوارەکانی پەردەی مێشکەنیشە کە نیش ناگەڕێتەوە ئەبێ بە قۆناغی پێوتێکردنێک ترس و ئەبێ بە گەشکە و دوجار بەداخەوە کۆتایی بە شەلەلی دەماخی کە ئەمە ناگەڕێتەوە نمونەشمان دیوە بەداخەوە ئێستا بۆ هەتاتە دایکواکە پەشیمان بەڵام هیچفادەی نییە زۆر باشە دکتۆر زۆر بەوردیە مەسەر ئەو بابەتە بەڵام یەکەم جا پرسیارێکم هەیە هەندێک جار منداڵ لەگەڵ ئەوەی کە ڕەنگی چاوی ناو دەمی سپی دەبێت و خۆی ڕەنگی زەرد هەڵدەگەڕێ شەهەی بۆ خواردن نامێنێ شتیایی بۆ خواردن نامێنێ لەگەڵ ئەمەدا چای بەرز ئەبێتەوە خەوی ناڕێک ئەمانە ئەکرێ بڵین دەچی قۆناغێکی زەردوویدایە زەردوی دوو نیشانەمان هەیە کە زۆر مەترسیدارن دوو نیشانەمان هەیە زۆر مەترسیدارن ئەگەر زەردوی بەرز بێ لەگەڵێ یەکەمیان پورفیلین خواردنی کەم بێ مناڵەکە کە شیری کەم بۆ یعنی زەردویەکە کاریگەری بەجێشتووە دوو ئەگەم مناڵەکە گریان و جوڵەی کەم بێ کە مت بوو مناڵەکە مەترسیدارە بەڵێ ئەم دوانە نیشانەیە کە مناڵەکە کاریگەری مادەی بیلیروبینەکە کاریگەری زەردویەکە لەسەری بەجێماوە ئیلا مەسەرەن بەتر بە ڕەحمی خوا مناڵەکە سەلامەت بێ و گرفتێکی وای نەبێ یا زەردویەکە نەگەشتێتە ئەو قۆناغی کە مەترسیەکانی دەست پێ بکە بەتەواوی بۆیە هەندێک جار پێویستەکە لەم حاڵتایە پزیشک بڕیاری چی بە حاڵتێکمان پێڵێن ئەکسچێنج ترانسفیوژن جاری وایە مەسەڵەن مناڵەکە لە دەروی شارە ماڵەکە ماڵێن لە مەسەرەن لە شوێنەکە 20 دقیقە نیو سەعاتێ لە شارە دوورە لە لادەیەکن بۆ نمونە دایکەکە خۆی خەریکی مەڕووماڵات و حیواناتە بوونە پیاوەکەی خەریکی شوکارە سەری نەپرژاوسە ماڵەکە زۆریش دیقەتی نیاوە وەختێ ماڵەکەی نێ مەسەرەن لە حوتەم ڕۆژە تاو زەرد بووە زەردوەکەی بۆ منە 25 مناڵەکە بێهێزە شیر ناخۆت تۆ لێرەیە چاوەڕێ ناکەی بخێتە ژێر فۆتۆ مەسەلەن ئەبێ خێرا خوێی مناڵەکە بگۆڕی عملی پێڵێن پارشل ئەکسچێنج چی بۆکەی مناڵەکە بورە ئەکسچێنج ترانسفیوژن مناڵەکە هێنی سۆندەیەکە داعاتندانە کاتەر وشتی تایبەتی خۆی هەیە لە ناوکی مناڵەکەەوە وەجبۆز بە خوێن دەرێنی خوێن ئاڵگۆڕەکەی خوێنی فرەشی تێکێتەوە بووی بە خێرایی ئەو ڕژە بیلیروبینە دابەزێنی ئەم حاڵەتەی مەترسیەکی نییە دکتۆر خوێنی من هەموو عملیەک مەترسی خۆی هەیە بە دڵنیایەوە تەناوەکو عملیات فۆڕ بڕەکەتە بدایکواکە بەڵام زۆربی کات سەلامەتە ینی مەترسیکی وانە بەڵام ئەبێ دڵنیای بچکەوە بۆریە سۆندێ نزیکی بۆرەکانی دڵەبێتەوە ینی ئەوەنە ڕۆتێ ناوە
تەیرە قسەکەم ئەمە کە سۆندەکەدان لێ بۆ مناڵەکە خوێنی لێ دەرن تۆ هەر عملی خوێن گۆڕین چۆن عملێکی سەلامت نییە بەڵام تۆ مەجبوری لەم حاڵتا لە بە خاتی ژیانی مناڵەکە ڕاستە عملیەکە بەڵام تۆ ڕێنمایی خۆی هەیە بە پێی ڕێسایکی پزیشکی جێگیر و زانستی خوێنەکە ئاماداکرێت و ئاڵگۆڕی پێکرێت مەسەن تێستی پێکرێت کە مناڵەکە هەستیار نیە پێی بۆ خوێنە و پاشان قۆناغ بە قۆناغ دەست پێکی وەرمادی کالیسیۆم ئیزافاکەی لە کاتیا چکە ئەکامانە معرەزن کە کالیسیۆمیشان دابەزێ ئەمەش هۆکارێکترە بۆ گرفت لە مۆزوعە تۆمایان چارەسەر کراوە بەعام سەلامەتە ینی نەکدایک و باوکە تەسلیمی ئەمە نەبێت لە بەخاتیوی کە بڵێ وڵات ترسم مزعفاتیە و دوجار مزعفاتی ئەو زۆر مشکلەترە لەمە زۆر باشە دکتۆر دواکەوتن لە چارەسەر هەندێک جار دایکان ئەڵێن یەک ڕۆژ دواکەوتم لەوەی کە مناڵەکەم بەرم بۆ لای پزیشک کاریگەریەکی زۆری لەسەر جێماوە ئەمێ لە ماوەی دوسێ خولێکدا زۆر بەوردی باسی ئەو کاریگەریانەمان بۆ بکەی کە لە ئەگەری چارەسەر نەکردی زەردوویدا ڕوودەدات بەڵێ وەکو عەرزم کردی ئێمە تەنها گرفتێک کە زۆر سەرەکیە لە چارەسەر نەکردن لە قۆناغی خێرایە بریتە لە مۆزوعی گەشکە و پاشان بێ بەشە لە دەماغ کە ئەمە ڕوویە ناگەڕێتەوە کاتیش دیاری نەکراوە نازانین لە سێم ڕۆژام حاڵت توشە بێ لە پێنجەما لە حوتەمە نازانی ئەکەوتۆ سەر نیسبەتی زەردووەکە و تەمەن و حەجمی وەزی مناڵەکە قۆناغی ترمانە کە لە پاتۆلۆژیە با بە کورتی ئەمەش بە سەرعی باسکەم قۆناغی نەخۆشیەکان غیری ئەم مۆزوعە قۆناغی نەخۆشیەکانی تر هەمانە جارێ مناڵەکە کێشەی جگەری هەیە کە جارێ غودەی تەماڵە ئەم حاڵەتی توشە بێ جاروە ئیلتیهابێکی میزەڵانی هەیە مناڵە چانە بە زەردووەکی یعنی تەشخیصکردنی حاڵتەکە زۆر گرنگە بۆ پزیشک بۆی زوو چارەسەر بکە و ئۆتۆماتیکی ئەو نیسبەتە زەردوی خۆی دابەزێ و جۆری زەردوەکان فەرقیان هەیە ڕاستەخۆ و ناڕاستەخۆمان هەیە زۆربەی و حاڵتاین تر ڕاستەخۆن بە چارەسەرەکان گرفتەکە کۆتایی پێ و چاکەوە هەنێکیان پێویستی بە قۆناغی ترە بۆ منە جاروایە بۆری زرای مناڵەکە گیراوە ئەمە لە 45 ڕۆژە تەشخیص نەکرێت و چارەسەریش نەکرێت مناڵەکە جگەری سستە بێ یعنی جاری وا هەبووە لە حاڵتی وایە بە 4 ڕۆژ بەپەلە مناڵەکە گەێنراوەتە وڵاتێکی دراوسە و چارەسەر وەرگرت و نەجاتی بە هەش بۆ فریان نەکەوتو بەداخەوە جگەری لەدەستداوە یعنی ئەمانە هەمووی کۆمەڵە گرفتن کە زۆر فراوان ئەم بابەتە بەزتر کاتەکە نەما بەداخۆ ئەینا زۆر فراوان ئەم بابەتە پێویستی بۆی کە دایکان و باوکان زۆر بە چاوڕۆشنتر بن لەوەی کە زەردووە کوشتێکی ئاسایی سیر بکرێ زۆر باشە دکتۆریان دەستە خۆش بە دکتۆر کۆچەڕۆمە نەخۆشەکانی مناڵان زۆر سپاس بۆ تەواوی زانەرەکان زۆریش ڕختلەوە کردو دکتۆر کە پێویستە سەردانی پزیشک بکرێت بۆ دڵنیاییەوە لە هەفتەی یەکەمە زۆر باشە دکتۆریان